سڵاوتان لەبێ بەیانیتان باش ڕۆژتان پڕبێ لە جوانی ڕۆژتان پڕبێ لە میهرەبانی و لە خۆشی و لە شادی و هیوادارم کە ئێستاکە بە دیار بەرنامەی ڕۆژ باشەوەن و ئەم پرۆگرامی ئەم ڕۆژ دەبینن سودێکی تەواو لە بابەتەکانمان وەربگرن چونکە بابەتەکانمان وەک ڕۆژانی دیکەشکە بۆتان ئامادە دەکەین هەوڵێوە دەین زیاتر چڕی بکەینەوە لە بابەتە هونەریەکان بابەتە تەندروستیەکان واوای بابەتانی کە وەرزشین هەمە جۆرە ئێمە بابەتمان بۆ ئێوە ئامادە کردووە بۆی کە کاتێکی چێژبەخش لەگەڵ ئێمە بەسەر برن و وەکو هەمیشە کە دەزانن سەرەتای بەرنامەکەمانیش بە هەواڵە سیاسەکان دەست بێت بەڵام پێش ئەوەی کە بچمە کورتێک لە هەواڵە سیاسەکانەوە با بڵێم تا چەندێک باوەڕت بە خەونبیونین هەیە تا چەندێک لێکدانەوە بۆ خەونەکانتەکەی ئەگەر ئەمانە پرسیاری تۆن ئەتەوێ وەڵامی شوەر بگریتەوە ئەمڕۆ لەگەڵمان با بۆ ئەوەی کە بزانیت خەونبینین چییە تا چەندێک لێکدانەوەکان دروستن بۆی ئەویش میوانداری کەسێکی پسپۆر لەو بابەتە دەکەین و شارەزایە لە بابەتەکە و ئێوەش بینەر بن بۆی کە سودێکی تاواتان پێ بکات دا ئێستاش با بچینە ناو کورسێ هەواڵەکان و دواتر ئەچینەوە ناو بڕگەکانی دی. پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 کرد. ئەحمەد سەفار بڕیاردەری لژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایدەگەێنێت چەند بڕگەیەکی بودجەی 2021 عێراق بە پێچەوانەی خواستەکانی حکوومەتی عێراقە کە دەیەوێت چاکسازی بکات و ڕوونیشی کردەوە کە کورتێنان لە بودجەی ئەم ساڵدا دەگاتە 71 تریلیۆن دینار. ڕاشیگەاندبوو ئەوەی لا پەرلەمان کێشا بۆ پشکی هەرێمی کوردستان دروست نەکرێت پێویستە هەولێر و بەغدا بە ڕێکەوتنی سیاسی لەسەر ئەو پرسە ڕێککەون. جەختیش دەکاتەوە کە دەبێت پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق لە سەدا 13.9 بێت. سەرۆکوەزیرانی عێراق ڕایدەگەیەنێت ئاڵنگاریەکان دەکەنە دەرفەت بۆ ئەنجامدانی چاکسازی. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە گوتارێکدا بە بۆنەی یادی 99 ساڵی دامەزراندنی پۆلیسی عێراق ڕایگەیاند بتمانی تەواوی بەهێزەکانی ناوخۆ هەیە و پێویستە بەردەوام لە خزمەتی گەلدا بن. ڕاشیگەاند ڕۆڵی ڕاستەقینەی هێزەکانی پۆلیس و ناوخۆ بە هەند وەرنەگیراوە. کازمی ئاماژەی بەوەش کرد عێراق ڕوبەڕووی ئاڵنگاری گەورە بۆتەوە و ئەوەش دەرفەتێکا بۆ ئەوەی چاکسازی بکەین و هەماهەنگی نێوان دابەزراوەکان زیاد بکەین. عصائب ئەهل الحەق ڕایدەگەێنێت سزادانی فالح فەیاز هەوڵێکە بۆ ناساندنی حەشدی شعبی وەک ڕێکخراوێکی تێرۆریستی. میلیشیای عصائب ئەهل الحەق بە سەرۆکایەتی قەیس خەزعەلی ڕایدەگەێنێت سزادانی فالح فەیاز سەرۆکی دەستەی گشتی حەشدی شعبی لەلایەن ئەمریکاوە پێشەکیەکە بۆ ئەوەی لە داهاتوودا حەشدی شعبی وەک ڕێکخراوی تێرۆریستی بناسرێت. هاوکات هاوپەیمانی فەتەح لە ڕاگەندراوێکدا بڕیاری سزادانی فالح فەیاز لەلایەن ئەمریکا سەرکۆنە دەکات و دەڵێت هیوادارین بڕیاری ئەمریکا دژی فالح فەیاز دوایین سەرکێشی دۆناڵد ترامپ بێت. کۆنگرێسی ئەمریکا پرۆژە یاسایەک بۆ دادگاییکردنی ترامپ ئامادە دەکات. کۆنگرێسی ئەمریکا دوای ڕووداوەکانی هەڵکوتانە سەر دامەزراوەکان لەلایەن لایەنگرانی دۆناڵد ترامپەوە ئێستا هەوڵێک هەیە پرۆژە یاسایەک بۆ دادگاییکردنی ترامپ ئامادە بکرێت. بە گوێرەی پرۆژە یاساکە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کە تەنیا 10 ڕۆژی لە دەسەڵات ماوە تۆمەتبار کراوە بۆ ئەوەی لە ڕێگای بەکارهێنانی توندوتیژی حکوومەت هەوڵی گۆڕینی ئەنجامی هەڵبژاردنەکانی داوە. لە ئەنجامی ئاڵۆزیەکان و هەڵکوتانە سەر باڵەخانەی سێنات و کۆنگرێس 4 کەس کوژران و دەیان خۆپشاندەریش بریندار بوو. مایک پێنس لە ڕێوڕسمی دەست بەکاربوونی جۆ بایدن ئامادە دەبێت. میدیاکانی جیهان بڵاویان کردوتەوە مایک پێنس جێگری سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێوڕسمی دەست بەکاربوونی جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا و کەمەلە هەریسی جێگری لە ڕۆژی 20 ئەم مانگا ئامادە دەبێت. ڕۆژی هەینی ڕابردوو دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چەند ڕۆژێکی لە دەسەڵات ماوە ڕەتی کردەوە لە ڕێوڕسمی دەست بەکاربوونی جۆ بایدن وەک سەرۆکی ئەمریکا ئامادە بێت. بەتایمان بە کورسەی هەواڵەکان هێنا دەچینە ناو بڕگە بابەتەکانی دیکە لەگەڵمان. با یەکەم
بابەت بەوە دەست پێ بکەین کە لە زۆربەی شارەکان هەفتە بازار هەیە، لە زۆربەی هەموو شارەکانی دنیا وڵاتانی دنیا هەفتە بازار هەیە، بەڵام لە هەندێک شوێن هەیە کە هەندێک وڵات هەندێک شار هەند مەزادخانەشیان هەیە جگە لە هەفتە بازار کە لەوێ بە تایبەتی نرخی شتەکان کەمترە. جا مەزادخانەی کەلار ڕۆژانە بە تایبەت لە ڕۆژانی پشوو پڕ دەبێت لە کڕیار و فروشیان. ئەوە وای کردووە جگەل لەوەی کە خەڵکی گەرمیان خەڵکی چەندین ناوچەی دیکەش کە ڕوەکەنە ئەوێ لە هەرێمی کوردستان بۆ سەردانی مەزادخانەکە دەکەن. جیاوازی ئەو هەرزان بازاڕە لەگەڵ بازاڕەکانی دیکە ئەوەیە کە هەموو جۆرە پێداویستێکی ناوماڵ بە نرخێکی گونجاو و کەمتر لە بازاڕەکانی دیکە تێدا دەفرۆشێت. مەرجیشتنیوانی کە تێدا دەفرۆشێت دەستی دوو بن، جاری باشە دەبینیشتی زۆر نوێ و تازەشی تێدایە، بەڵام لە نرخی بازار کەمتر. با بچینە مەزادخانەکەی کەلارەوە پێکەوە. بازارێکی میلیە لە شاری کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان و ڕۆژانی پێنجشەممە و هەینی لەم بازاڕە فرۆشیارە دەستگێڕ و کڕیارەکان بەم شێوازە کۆ دەبنەوە. لێرە لە نێو ئەم بازاڕە کەلوپەلی کۆنەی جۆراوجۆری ماڵان و ئەو کەرەستە و پێداویستیانەی لە بازاڕە گشتیەکاندا دەست دەکەوێت لێرە بە نرخێکی هەرزانتر دەفرۆشرێت. ئەمە شوای کردووە خواستێکی زۆری لەسەر بێت و هاوڵاتیانیش بە شێوەیەکی بەرچاو ئێواران ڕوو لەم بازاڕە بکەن. هەموو هەفتەیەک پێنجشەمە و جمعە ئەم بازاڕە هەیە، بازاری جمعەیە، هەموو خەڵکەکان لە هەموو شارەکانەوەتیان سەردانی ئێرە دەکەن، سعرەکانمان گونجاوە، بەس بەداخەوە دۆلار بەرزەوە بۆتەوە هۆکار لە بەری ئەم خەڵکە، یعنی بازار بەرزەوە بۆتەوە. ئەمە کۆبوونەوەی خەڵکە، یعنی هەموو جمعە خەڵکەکانتیان لێرە مسواگەکەن، بەچی هەفتەیە مسواگەکەن، شتە کڕنشتی هەرزانترە لێرە، هەموو خەڵکەکانتیان بۆ ئێرە سەردانی ئەکەن لە هەموو شوێنەکان و خانەقین، جەلەولا، کفری، قەرەتەپا، باوەنور. ئەم بازاڕە میلیەی کەلار کە بە مەزادخانەکە ناسراوە جیا لە خەڵکی گەرمیان ڕۆژانی پێنجشەممە و هەینی لە چەند ناوچەیەکی دیکەی هەرێمی کوردستانەوە خەڵکی بۆ کڕینی پێداویستی ناوماڵ و کڕینی خۆراک و کەلوپەلی جۆراوجۆر ڕوو لەم بازاڕە دەکەن. بە قسەی فرۆشیارەکانیش هۆکاری ئەوەی بەم شێوازە هاوڵاتیان ڕوو لە بازاڕەکە دەکەن هەرزانی نرخی کەلوپەل و ئەو کەرستانەیە لەم بازاڕان نمایش دەکرێت و دەفرۆشرێت. ئێمە ئەوە بۆ خۆمان چ تێین لە سلێمانی ئەم گۆزە تێرین لە سلێمانی لای تاجرەکان و تێین لەم بازاڕا پێنجشەمانێ فرۆشین و جمعاتانی مەڕۆ و ئاوا بۆ خۆمان کەساباتی ماڵۆمانمان دەرەکەین و معیشەت گرانە و جیاوازی ئەم بازارە جیاوازی ئەوەیە ئەمە بازاری هەژارانی پێڵێن لەکە بازارە ئەگەر پارچێ بازار نابێ لێرە بە 500 کڕی ئەگەر ینی ماڵی هەژارانە چشتی مەسەم کۆنە لە شوێنەکانی کەەوە زەڕایەن سەیسایەق لە هەڵەبجێ تازەوە لە خوارەوەی سە من خۆم شخصی لە مەندەلی و لە تەلی عەباسۆ و لە ناسریەوە و لە عەمارەوەتێن سۆبەم لە ئەوەن یعنی جیاوازی ئەوەیە بازارێکی هەرزانە. جیا لە گەرمیان لە چەند شار و شارۆچکەیەکی دیکەی هەرێمی کوردستان و عێراقیش ڕۆژانی هەینی و پێنجشەممە بازاڕی میلی بەم شێوازە لە لایەن کاسبکاران و بە تایبەتیش ئەو هاوڵاتیانەی دەیانەوێت کەلوپەلی کۆنەی ماڵان و یاخۆت هەر پێداویستیەک بفرۆشن یان بکڕن لەم بازاڕانەدا دەستیان دەکەوێت. هۆکارەکەشی جیا لە هەرزانی نرخەکان زۆربەی ئەو کەلوپەلانەی کە لەم بازاڕا بە نرخی کۆنە دەفرۆشرێن کەلوپەلی بەکارهاتووی ماڵانن و شیاون بۆ ئەوەی چەندین جاری دیکەش بەکار بێنەوە. ئەمەش خواستی هاوڵاتیانی زۆر کردووە لەسەر ئەم بازاڕە میلیەی کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان. هەرێم جاف، کوردستان 24 کەلار. بەڵێ وەک لە سەرەتای بەرنامەکەمان و پرۆگرامەکەمان باسمان لەوە کرد دوتمان کە ئەگەر خەو بەلاتەوە گرنگە بینینی خەو مەبەستمە ئەوە لێکدانەوەشی بۆ ئەکەیت و بۆشت گرنگە کە ئەو خەوانی کە تۆ دەیوان بینیت چ مەبەستێکی لە پشتەوە یان چەندێکی ڕاستە ئەوە ئەمڕۆ بینەری تەورەکەمان بەوە تەورەکەمان ئێستا دەست پێەکات کە میوانەکەمان ئاریان عەزیز بەرزنجیە ماستەر لە فەلسەفەی پاراسایکۆلۆژی و شارەزا لە زانستی خەو بەخێر هاتن تەکەین زۆر بەخێر هاتی
کاگاریان با سەرەتا لەوە دەست پێ بکەم هەمومان شتێکی مشتەرەکە لە بینمانە هاوبەشە کە خەو دەبینین بابزانین خەو چییە واتە شتێکی کە هاوبەشە هەمومان هەمانە ئەوشتە بابزانین لەکوێ سەرچاوەگرێت چییە خەو بینین بەڵێ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله بەڕاستیە خەون خۆی دیاردەیەکی سروشتیە هەموو مرۆڤێک ئەبێ هەیەت پێ هەموو مرۆڤێک هەیەتی هیوا هەیە ئەڵێ نیمە بەتەوەی کە ئەڵێ نیمە دوایی نێسەر لە قۆناغی یەکەم و دووەم و سێمە خەو بینی هیچ خەونەکە بەبیرت نامێنێ بەس کەسی خەونەبینی نییە لە وجودا نییە ئەو کەسە نیە لەبەر چکم خەون هەناسەدانێک کە زۆربەی زۆری خەون 165 خەون هەناسەدانێکی خواستەکە بکراوەکانی ناوناخی مرۆڤە هەر کەسە لە ئێمە خواستی بکراوە لە ناوناخی هەیە 165 ئەو پێێتێ محادەتەی نەفس بەعرەبی بە کوردەکە بێتە گفتوگۆی دەروون ئەوەی کە لە ناوناخمان کە بکراوە بە شێوەی ڕاستی ناوتوانین بخینە سەر با بڵین ئیسودی لێ بیان بڵێن بەڕاستی ڕووبدا بە شێوەی خەون خوای گەورە ئەو بەخشەیەوە بە مرۆڤ بە شێوەی خەون ئەی بینێ کە بینی پشێکە لە ڕووی دەرونی ئارامە بێتەوە یعنی با بەخواستە کەشینەکە بەس ئارامە بێتەوە جاوەت بێگومان هەندێکی هەیە هەندێک حالەتی وا هەیە کەیسی وا هەیە کە ئەو کەسە ناڵێ مەڵێ خەو نابین بەس لە قۆناغی یەکەم و دووەم و سێمی ببینی هیچ جۆرە خەونەکانی لەبیر نامێنی هەر کە ئەنە نەتبینیەوە نازانین کە بینیتە بەس کە تۆ ئەخەویت هۆڵسی تۆسیەکەی مێشکت ئارامە پشوت داوە ئەوە هۆکارەکەی ئەوەیە کە نوع تەنفیسێک بووە نوع هەناسەدانێک بووە بۆ نەست مرۆڤ کە ئەخەوێ هەستی ئەخەوێ نەستی واڵا ئەبێ یعنی عقلی ظاهری ئەخەوێ عقلی باڵتنی واڵا ئەبێ کە واڵا بوو دەواازە ئەکرێتەوە بۆ ئەو خواستەکە بکراوانەی کە لە ناخی ئەو مرۆڤایە ئەو خواستەکە بکران بە شێخن ئەم بێن خەونی گفتوگۆی دەروون ئەم جۆرە خەونە بەس بۆ کەسێک مەسەن بۆ کەسانی سپۆر لە بواری چارەسەرکردنا سوودی لێبین کە بزان چون گفتوگۆی دەروون یان شتێک نییە کە شتێکی نوێیان نییە پێویستی بەڕاوەکردن نییە بەس بۆ کووتمان لە کاتێکە کە تۆ کەسێک چارەسەر بکەیت بە شێوەیەکی با بڵین سایکۆلۆژی ئەتوانی سوودەوە ببینی کە ئەو خەونێکە بینێت چێچینێ بۆ کەسایەتەکەی خۆی بۆ ئەو خواستانی کرد ناخێتی بەڵام جۆرێکی تر لە خەون هەیە کە خوێن خەونی بەهرەمەندان کە ئەو بەڕاستی ئەو خەونە جێبایەخە زۆر جێبایەخە لەبەرەوەی کە بەهرەمەندانی پێوتێ ڕوئی ساڵحەشی پێوتێت بە زمانی عەرەبی بە کوردەکەی خەونی بەهرەمەندانە بۆچی ئەو خەونە جاری وا هەیە پێشبینی تایە جاری وا هەیە ئاگادارکردنەوەی تایە هوشیارکردنەوەی دەکرێت ئەو کەسانە خەونەکانیان پشتی پێ بەسرێت کەسی ئاسایی کێشە نییە مەجنیە خەونەکەی حتمما واتایەکی لە پشتەوە هەبێت بەڵێ بەرمەجنیە مەسەلە کەسی ئاسایی نەهەبەسە ئەو جۆری خەوەکان ئەو دوو جۆرە یەکی کەوتمان خەونەکە گفتوگۆی دەروونە 165 بەشێکی تریان خەونی با بڵین بەهرەمەندانە خەونی ڕاستە بەشێکی تریش هەیە لە خەون پەیوەندی بە نائارامی باری دەرونی یان جەستەی کەسەکەەوە هەیە بۆ نمونە کەسەکە لە ڕووی تەندروستیەوە تەواو نیە بە قاچی یەشێ سەری یەشێ پشتی یەشێ باری تەندروستی نائارامە فشاری خوێنی بەرز بۆتەوە یان ڕێژەی شەکل لە خوێنیا زیاد بستێکی یان لە ڕۆژەکە بە درێژای ڕۆژ کێشەیەکی سترێسێکی هەیە یان دەمارەکانی ئێوانەی گرژ بووە مهم گرنگەوەی ئەو خەونەی کە ئەوە پێوتە خەونی پوچەڵ خەونی پوچەڵ بۆچی پێوتێ پوچەڵ لەبەرەوەی کە پەیوەندی بە نائارامی باری دەرونی یان جەستەی کەسەکەەوە هەیە ئەو فشارێکی دەرونی سەریان فشارکەسەی عەفوەن اینجا لێرە بەستەکە تێرێرە ئەو خەونەی کە ڕابە ئەکرێت تەنها ئەو خەونەیە کە پێی ئەوتێ خەونی بەهرەمەندان خەونی ڕاستەقینە ئەو خەونە زۆر تەواو بە من لێرە پرسیارێکم بۆ دروست بوو لە ئەسنای قسەکانی جەنابتە لە هەندێک جارە ئەڵێن کە ئەو خەونانی کە ئێمە دەیبینین ریستارتکردنەوەی مێشکە بۆ ئەو شتانی کە ڕۆژانە بینیمانە هەندێکی بمێنێتەوە لە سندوقچەی زکرایات و یادەوەری و بیرەوەریەکان ئەوە کەیتری مێشک ریستارتێکات تحملی ئەو هەموو هەڵگرتنە ناکات ئەوەی تری لا ئەبات بۆیە ئەو خەونانەی کە دەیبینین ئەچێتە بەشێک هەڵ ئەگیرێت و ئەبێتە بەشێک لە زکرایات وایە خۆ ئێزانی چۆنە هەموو کردارێکەوە ژیری پێی هەستێت هزر پێی هەستێ ئەو کردانانە هەمووی چۆنە لێ نسخەی ئەمێتەوە لە عقلی باتن نسخەی ئەمێتەوە لە خەلای حافظە لە بەشی پشتۆی مێشک خەلای حافظە هەیە بە خانەی کازانیێرەکان هەڵگرن لە لای لە مێشکە بچکۆل لە بەشی پشتەوە ئەلەوێ ئەو خەلای حافظانە هەر شتێک کە ڕوو بدە هەر شتێک کە ببیستی هەر شتێک کە ببینی هەمووی لەوێ خەز نەکرێ و ئەبێ یعنی کاتێک کە تۆ شتەکەش لات چۆتەوە لات چۆتەوە ناتوانانی بهێنیتەوە یاتی خۆت مام هەلەوێ هەر هەیە ئەمێتەوە یعنی لەوانەیە هەندێک چالاکی هەندێک بارودۆخێکی نزیک لەو بارودۆخەیەتە پێشەوە تۆ دووبارەیەتەوە ناو مێشکتەوە شتە باشە زۆرتەوە با بزانین بۆ خەونبینین کە یەکێک خەونەبینێت حەزەکان لێکدانەوەی بۆ بکات و پشت بە چ زانستێک ئەبەسرێت بۆ لێکدانەوەکەی هەموو کەس دەتوانێت لێکدانەوە بۆ خەون بکات مەرجی ئەو کەسانە چین کە خەو لێگەدەنەوە خۆی مەرجی سەرەکی بۆ لێکدانەوەی خەون ئەبێ ئەو کەسە شارەزایی تەواوی هەبێت
قورآانی پیرۆز لە فەرمایشتەکانی پێغەمبەر خۆیان لە ڕووی شەرع دەبێت کە شتەکە سەرچاوەی قورآانی پیرۆز و فەرمایشتەکانی پێغەمبەر خۆیان سەرچاوەکەی غەیبەکە لە خواوەیە بەتەکید خەونیش ئەگەر خەونە ڕاستەکان بێ هەموو خەونەکان نە ئەوە بەتەکید سەرچاوەکەی هەر بە ئیرادەی خۆیان و حکمەتی ئیلاهیتەیە یا تۆ بتوێ ئەوە شیکەیتەوە ئەگەر هاتوو لە بواری ئەو شارەزایت نەبێ لە بواری با بڵێن زانستە شەرعیەکان نابڕواری با بڵێن فەرمایشتەکانی پێغەمبەر لە بواری با بڵێن ئاەتە پیرۆزەکان ناتوانیت تۆ ئەوە شیکەیتەوە بە شیکردنەوەیەکی دروست ئەوە یەک دووهەمیشت ئەبێ ئەو کەسە بەگراونێکی سایکۆلۆژیان باڕە سایکۆلۆژی هەبێ لابوود یعنی هیچ مەجالیتیانە چکو بۆ کە تۆ بەگراونی سایکۆلۆژیان باڕە سایکۆلۆژی نەبێ نازانین ئەو کەسە تەمەن لەو تەمەنە چۆن بیرەکاتەوە نازانین ئەو کەسە با بڵین ئەو لەرینەوەی هەتا لەرینەوەی دەنگەکەش مەسەن بۆ نمونە ئێمە کاتێکەیەکە تعبیری خۆمان تاوالیەکە 20 ساڵە لەو بوارە ئیشەکەی سیاتریش یعنی لە بواری شیکردنەوەی زانستی خەون نەک شیکردنەوەی ئاسایی شیکردنەوەی ئاسایی زۆر کەس پێڵەسیان سەیری کتێبەکانەکە لە کاتێکا کە ئەوش یێنە سەریکە ئەوش کارێکی هەڵەیە بە هەر حاڵ یعنی کە دامەلێک ئێمە لەرینەوەی دەنگەکەشی ڕەچاوەکەین لەبەرەوە ئەو کەسای باکراونێکی سایکۆلۆژیان باڕە سایکۆلۆژیە بۆی ئەو شتانشی کاتە ئەو یەک ئەو دوو سێهەمیش دەبێت کەسە توانێت فەکی ڕموز ئیقای ئەحکامی هەبێ فەکی ڕموز ئیقای ئەحکاماتە خۆی هێمایە خەون هێمایە هێماکان بتوانێت بکاتەوە و فەرمایشی بەسەرا بە ئەو هیمایە واتایچێ بۆ نمونە ئاگەر یعنی ئاگەر لەو بارودۆخە لە تەمەنی ئەو کەسەیە لە ڕەگەسی ئەو کەسەیە لە بۆچوونی ئەو کەسەیە کە ئەو خەوایە ئەبێ ئەو ئاگر واتایچی بێ لەو شوێنەیە لەو شوێنە پەیوەندی بەکات و تەمەن و شوێنەکەی هەیە بەڵێ دەیەها ڕاپەی هەیە ئاگر هەروەها با بڵێن تەیها ڕاپەی هەیە ئاو یا لەبەرەوە کە تۆ مەسەن بۆی ئەڵێن شیکردنەوەی خەون لە ڕێگەی پڕتووکەوە لە ڕێکی با بڵێن کتێبە بە هیچ جۆرێ شیاو نییە چون تۆ ئەو کەسە ئەبێ ڕەچاوی زۆر شتی بکە ڕەچاوی ڕەکەزی بکەی ڕەچاوی با بڵێن بیرکردنەوەی بکەی ڕەچاوی دەرینەوەی دەنگی بکەی ڕەچاوی باشە زۆر باشە کاک ئاریان کەوا بێت بەسی خاڵی گرنگ خاڵی زۆر ئەوش ئەوەیە کە ئەو کەسای بێ خۆی گەورە بەشێکی بات هەیە چون بەهرەیە یعنی شیکردنەوەی خەون تەنها زانست نییە بەهرەیە ئەوێ خۆی گەورە ئەو بەشت باتێ کە بتوانین شیکردنەوەی خەونەکەی پێ بکەی وەکو بەهرەیەکە مەسەن ئێمە کە کەسەکە ناوەکەی خۆی و تەمەنەکەی خۆیان پێڵێ بە وردی بە دقیقی ینی 100% بەڵێ یەکسەر خەونەکەی پێێنێت بە پێگەڕانەوە بە هیچ شتێک بڵێ زۆر باشە ئێستا باسیوت کرد کە تەمەن کات شوێن دەورە بینێت بەڵام هەندێک خەو هەیە هاوبەشە لە بینمانە ئێستا من کە بیڵم کۆمەڵی خەڵکیش لەگەڵ مناڵان ئاینەن خەومان بینیەوە بۆ نمونە لە شوێنێکی بەرزەکەویتە خوارەوە لە تەمەنێکی هەرزەکاری و خەوا بینی لە تەمەنێکی پیری و خەوا بینیت هەندێک جار کەسێ بەدواتەوەی ڕائەکا بەدواتە هەندێک جار ئەچی بۆ تاقیکردنەوە و ئیمتیحان خەڵکێکەیە خوێندکار نییە بەڵام تەمەنێکی تێپەڕەوە لە خەویان لە ئیمتیحان دواکەوتووە ئەو خەوە هاوبەشانە ئاماژەی چییە بۆچی ئێمە هەمومان ئەو نقطەیەکم ئاماژەی پێ بکەم بە هیچ جۆرێ هیچ خەوێک هەمان ڕاوی نیە بۆ کەسێکی تر بە هیچ جۆرێکەوە ئەگەر هاوبەشیش بێ هاوبەشیش بێ ئەزانی چۆن مەسەن بۆ نمە کەسێک تۆڵی کەسێک تەمەنی منداڵە لە شوێنێکە کوێتە خوارەوە لە پڕدەیتە خەبەر بڵێ ئەوە لە قۆناغی یەکەمی خەوەوە ئەڕۆ بە قۆناغی تۆم لە پڕەکانەوە بۆ سێنەوە بوون لە قۆناغەکانەوە قۆناغی خەوەکە ئەبڕێکە قۆناغ هەندی حالەتیش هەیە کەوتنە خوارەوە یعنی ڕزگاربوون لە کێشەیەک لە گرفتێک هەندێک جار هەیە کەوتنە خوارەوە پەیوەندی بە گرژی دەمارێکەوە هەیە یعنی یەک جار نییە هەموو یەک شت نیە یەک ستایل نیە بڵێتۆن ئێستا خەوی ئەو کەسە ڕافە کرد بە هەمان ڕافە خەونی کەسی کە ڕافەکە شتیوا بە هیچ جۆرە نیە شیکردنەوەکە زانستی بێ باشە لە لێکۆڵینەوە زانستەکان ئەڵێ ئەگەر تۆ لە خەوا بینیت لە شوێنێکی بەرز کەوتیتە خوارەوە دڵنیا بە لە مردنێکی حتمی تۆ نەجاتت بووە چونکە مێشک لە حاڵەتی وەستان بۆ خۆی بە ئاگادێنێتەوە یعنی ئەکرێ خەو وەکو ڕزگارکەرێکیش بێت بۆ مرۆڤ کاتێکە خەوتووە لە پڕێنێتە خەبەر بۆی کە گیان لە دەستنیات مێشکی نەوەستێ خۆن ئەماژان بۆ وتمان خەون کاتێک کە خەونی بەهرەمەندانیان خەونە ڕاستەکان کە شایستی ڕابکردنە وایە بە تاکید یعنی وات لێ ئەکاتۆ جاری وا هەیە تۆ دەستت سڕ بۆ یعنی گەر هات ڕۆز یا تە سڕ بێ لەوانەیە مەترسی بێ خەونێکە بین بەهۆی خەونە کاڵستیتەوە ئەوە خەونێکە یعنی چۆن بڵێن بەهۆی ناڕەحەتێکەوە خۆی گەورە ئیخاتە پێش بۆی کە بتوانین لە ناڕەحەتی گەورەتر ڕزگارت کە ئەوە هەیە ئەوە جۆرێکە لە خەونەکانی وشیارکەرەوە وریاکەرەوە یعنی بەڵێ زۆر تەواو بە بینە سەر چۆنە لە ڕاوەکردنی چەند خەوێک بۆ نمونە خوێن یان خۆت گریان ئەمانە ئەڵێن ئەگەر لە خەوا بینیت گریاوی پێچەوانەکەیەتی ئەگەر خوێنت بینی ئەوە خەوەکەت چۆنەڵە پوچەڵە پشت بە چ شتێک بەسراوە کە بۆ هەموو ئەمانە یەک واتە هەڵ ئەبژێرن ئەمە چەندێک دروستە لە ڕووی زانستیەوە نەنەشتیوانیە بەتەکیستە خوێن بەواتای خۆت زۆر کەسەی خەو پوچەڵەکە پوچەڵ ناکاتەوە خوێن بەواتای ئەوە تێکە بە گوناه دێ بە تاوان دێ خوێن بە پارەی حرام دێ هەندێک جار خوێن
یعنی بە گوێرەی بە گوێرەی شوێنەکەیت لە ئەوەکە دوایش ئەفەن باسی خاڵەکەی دوم چی بوو فەرمووت وتم ئەگەر مەسەلەن ئەبینێت یا خوێن ئەبینێت یا ئەوەیە خۆشم لەبیرم چوو کاگاریان چونکە لە لەحظە گریان پێکەنی ئەڵێن بە پێچەوانەوەیە کاتێککە کەسێکی زیندوو بێ ئەکە گریانەکە بەدەنگی بەرز بێ ئەوە خەمۆکیە ئەگە بەدەنگی نزم بێ گریان کێشە نییە هەروەهاش پێکەنین بەدەنگی بەرز خەمە بەس بۆ مردوونە بۆ مردوو جیاوازە بۆ بۆ مردوشکن لەدا ڕحەقان فەرقەکە یانی ئیشەکە فەرقەکە لێرەیە بەس ئەوەی کە زیاتر من چەختی خەمە سەر و زۆر خەڵک کرفتیانە کێشەی دانە لە پڕ دانەکانیان کەوتۆ یەکسەر ئەڵێن بنەماڵەت ئەگەر یان ئەمە تەفسیرێکە کە زۆر دایکان و خزمان ئەیکەن کە لە خەوتۆزە بە حساب شارزان ئەگەر دانی خوارەوە بۆ بنەماڵەی باوان لە دەستەدی دانی سەرەوە بۆ بنەماڵەی مەسەلەن بۆ منەگە هاوسەرگیری کرد و هی مێردە یان کەسێکی دوورە تا چەند ڕاستەوە چۆنە خۆی دامان زۆشتی ناڕاست کەوتۆتە ناو بابەتەکەوەکو خرافە بڕم بێتە سەڕاستێکە خۆی دانی سەرەوە پەیوەندی بە ئەو پیاوانەیە کە ناو خانەوادەتان سەر بەهینی ئافسەر بێنم ئەو کە خزمی خۆتن خوارەوە هی ئافرەتەکانە دوای ئەوەش دانەکە ئەکە کەوتە دەمت معنەوە تۆ لەکە خزمێکە لەو خزمانەکە هی سەرۆیان خواروتمان دابڕانێکی کاتی درستە بێ بەسەکە دانەکە کەوتە دەستت ڕزقە بۆ تدا هەجیە ڕزقێکە لەو کەسانەوە بۆ دێ ئەگەر هاتو دانەکە کەوتە کۆشت منداڵە ئەکە کەوتە سەرزەوەکە اینجا دابڕانە ئیش شەر نییە مردن بێ دابڕان چۆنە مەسەن کەسەکە لەوانێت تا 2 ساڵ تا چەند ساڵ نایبینیتە تا ماوەیەکی زۆر دوور نایبینیتەوە دابڕان هەندێک جایش بە مردن دێ کە کەوتە سەرزەوی بەس نەک کە کەوتە ناو دەستیان کە کەوتە ناو کۆشیان کە کەوتە ناو دەمت یان کە خۆت لێت کردەوە تۆ خۆت بە دەستی خۆت دانێک لێ بکەیتەوە لە خەوا واتایەوە تۆ داوای پارە لە کەسێکەکەی لەو کەسانە ئەگەر هاتوو سەرەوە بێ کەواتە هەر دانەکەی و جۆرەکانی ئەگۆڕێت یەکێک لە کتابەکانی یا کتێبەکانی ئەو تەفسیرانە ئیبن سیرین زۆر بەناوبانگەیتر لە تەفسیرکردن و ئەڵێن حەکیمێک کە چووە بۆ لای پرسیاری لێ کردەوەی هەر شارەزا بووە خەونی لێ پرسیار کردەوە وەڵامێکی داوەتەوە کەسێکی تر لە وەرزێکی تر هاتۆتەوە هەمان وەڵامی نەداوەتەوە فەرقەکە واتە وەرز ئەگەر من لە خەوە شتێک ببینم لە وەرزی بەهارا بێت لە زستان ئەو خەونەی من هەمان تەفسیر دەرناکات بەتاکی ئێستا بۆ نمونە بەفرباین لە کاتی هاوینە خەمۆکیە لە کاتی زستانە زۆر ئاساییە احتیمال لە گفتوگۆی دەروون بێگەر هاتوو کاتەکە ئەوە بێ هەندی جاریش بە ڕزقێکە و بەس ڕزقێکە یعنی ئەتوێتەوە بێ کەسەکە ئاگای لە ڕزقەکەی خۆی بێ هەندێک جاریش خۆی ئاو بە زانست بە عیلم دێ و هەروەها بە ڕزقیشتێ بەڵێ اینجا خۆی لێرە وەرز دەورە بینێ وەکوتمان ڕەکەس دەورە بینێ هیچ خەونێکنی هی کەسێک لە کەسێکی تر بچێ بەڵام یەکشت هەیە بە هیچ جۆرێ پەنا بۆ کتێب و بۆ ئەنتەرنێت نەبرێ بۆ شیکردنەوەی خەون بەڕاستی زۆر گوناش زۆر کەس یعنی کە تەلەفۆنەکە وەزعی تەواو نییە لەڕووی ئارامی و با وەزعی باری دەروی تێکچۆبێت کە لە ئەنتەرنێت تابینێتی تعبیری خەونەکەوە لە کاتێکە کە ئەنتەرنێت ناتوانێت تعبیری خەون بکە کتێبی ئیبن سیرینش بە ناوی ئیبن سیرین خۆ ئیبن سیرین قابلە ئەو زمانە هەر نووسین نەبووە لەبەر ئەوە دروستکرا بەنای ئەوە وەکوتمان خەون تعبیری خەون سیستەمێکی علمی گونجاوی جواکی هەیە بەس لەگەڵ ئەوش ئابێ خوای گەورە بەشێکرد باتێ باشە ئەی مردن لە خەودا چییە؟ ئاڵگەریەکێک ئەڵێن خۆیە بینێ مردووەڵەن قەینا هەوەسەڵەن قەینا تەمەنە درێژە ئەبینەیەکێکی تر مردووە لە خەوا ئەڵێن ئەویش تەمەەن درێژیە بۆی چییە؟ مردن هەندێک جار پەشیمان بوونەوەی لە بڕیارێکە کەسەکە داوێتی مردن هەندێک جار نزیک بوونەوەی زیاتر لەخوا مردن هەندێک جار گۆڕانکاری کە لە ژیانی کەسەکە ئابێ هەندێک جار بە زەواج دێ یعنی بەگوێرەی وتمان کەسەکە و ڕەگەزەکەیە بەس مردن بۆ مردنی ئەوەکە کەسەکە مردووە یەکسەبی مردووە هەندێک جار ئەو شتە زۆر کەم ڕوو ئەداکە واقع بێ بە هەندێک شێوازی خاص هەیە کە ئەو شێوازە خاصە من نامێرێ باسیکەم بۆی خەڵکەکە ئەوە نەکان نەترسێ هەندێک سیستەمی خاصی ئەو ستانیتیابی خەوەکە بالفعل ئەوە مردنە مەجالیتیانە بەس ئەگینا هەندێک مردن هەرکی زۆربەی کاتەکان مردن بە واتای مردن نایەت زۆربەی کاتەکان مردن بە واتای مردن نایەت زۆر باشە خەونێک هەیە گەنجان زۆر ئەیبینن زۆر جار بەیەکەوە دانیشتن باسەکەن ئۆتۆمبیل خۆ پێشتر ئۆتۆمبیل نەبووە بەڵام لە خەونا ئەڵەن ئەگەر ئۆتۆمبیلی بینی کەسەکە سەڵت بوو هاوسەرگیری ئەکات دروستە ئەگەر سپی بوو ئۆتۆمبیلەکە چونکە زۆر جار پرسیارە دروستە بێت زانی چۆنە خاتن ئۆتۆمبیل یان سیارە بەگشتی کە ئەیبینی لە خەوا چوونە بەرەو خواستێک بەرەو ئامانجێک تر ئەو ئایا ئەو ئامانجێکی با بڵێن پرۆژەیەک بێ کارێک بێ زەواجێک بێ هەر شتێک بێ من بەرەو ئامانج ئەو سیارەیە چەندی سیارەیەکی چاک بێ چەندی مۆدێلەکەی بەرز بێ چەندێت باوک و تەمیز بڵێ چەندی خێرا بڕوە چەندی خێرا بڕوە ئەوەندە خێرا ئەگەیتە خواستەکەی خۆت مەسەڵەن هەیە بە زواری پاسکیت بە فەرقەکە یان هەیە بە شێوازێکی تر یعنی تەخیربوون لە ئەوەکە هەیە لە ئیشەکەیە هەیە تاخیرترا بێت لە یەکدانەوەی خەو
لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە باست کرد لە سەرەتاوتت ئەبێ شارەزایی لە قورئان و فەرموودە هەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر لێکدانەوەی کردووە بۆ خەو وتویانە بە قسەی پێغەمبەر سەیری قسەکەیکەن بۆ کەسێکی تر جیاواز بووە واتە ئەوەی کە ئەیڵێت مەرج نییە بۆ کەسێکی تر هەمان شت بێت کەسەکە کە لە یەکیەداتەوە بەتاکید جیاواز زۆر جانانە بێت یعنی پێویستە ئەگەر تۆ بە شێوەیەکی زانستی تعبیری خەونکەی پێویستە ڕەگەسی کەسەکە دوایی با بڵین مەبەستم ئەوەیە ببوورە ئێستا من لێکدانەوەی بۆ خەوێکی منەکەن ئەگەر لێکدانەکەی ئەو هەرچێک بێ هەر ئەو شتە دەرەچێت ئەگەر لە ڕووی نازانستیشەوە پێم بڵێت ئەزانی چۆنە خۆی ڕێکدانەوەی خۆن بەڕاستی مەترسیدارە ئەگەر تۆ بە شێوەیەکی لە کەسێکی ناشارەزا پرسی لەبەرچی چونکە هات شتێکی خراپ بە تۆوت ئەو شتە خراپە لە عەقڵی باتن تا بەرمەجە هەر ئەوە مەبەستی بەرمەجە ئەبێ بەرمەجە کە بەرمەجە بوو تۆ بۆ ئاراستەیە ئەڕۆی ئەتەکەەوە ئاراستەی ڕۆیشتی ئەگەری هەیە ڕوو بدات خۆ دەزانی ناحەی مێشک زۆر ڕۆڵی هەیە لە ڕاستیە یعنی ئەگەر تۆ برمجه کسی بکن زمان من بمداركة الهلي تملا بالفعل تملا بيجو برمجه مش كي قال خودني يعني كتو دبروا دائما بهمو كسي قال بهمو لا قال من جانب بيشان حزكم همو بيسران جوبي سيبن بهيج جوري إعازي سلبي باوري فرماني سلبي فرماني خراب مدى بعقل باطني خود بهيج جوري مالي من نخوشة مالي من نازان مالي من يعني هول بدا إما بالشواذ يكبيد يعني شلون بلين لا أرينيكي دائما بیل لایەن ڕژبینەکەی زۆر باشە با بە پێچوانێشەوە پرسیارێ بکەمەوە ئەگەر بمانەوێت تەحەکوم بکەین چۆن خەو ببینین هەندێک کەسێ حەزەکات کەسێکی لە دەستداوە دەمێکە نەیبینەوە حەزەکات پڕبەدڵ لە خەوا بیبینێت ئەکرێت تەحەکوم بۆ شتەکەی زۆر کەسە پرسیارەکە بۆ نمە کەسێکی مردووە ئەیە بیبینێ زۆر تەمەناکە ئەو خەوا بە هیچ جۆرە خەی پێ ناوێت لە عەقڵی ظاهریەتی لە ژیری سەرەکیایەتی نەچۆتە ژیری ناوخۆ خەون بەنەستە میرێ بە هەست نامێرێ تاوەکو تۆ دائما بیری لێ بکەیتەوە لە خەیاڵ تا بێ زەحمەتە دەست خەی ببینی چکم بۆ نەچۆتە نەستت هەر لە هەستایە کەواتە باشە ئەگەر کەسێکت بینی کە مردووە بەڵام لە شوێنێکی باشە لە شوێنێکی خۆشە جلوبەرگێکی پاک و تەمیسی لە بەرەم واتای چییە بەڵام کەسەکە نەماوە لە ژیانە یان دیارێکی بۆ هێنایی زۆر جایش ئەوە باوەڵێ مردوو شتێکت بۆ بێنیا شتێکت لێ وەرگێت ئاماژەیەکی باشە ئەوە بۆی کە بینێت بە شێوازێکی باش ببین بە جلوبەرگێکی باش ببینی ئاماژەیەکی زۆر دڵخۆشکەرە بۆ کەسوکاری مردەکە جای وخوای گەورە ئەوێ دڵی کەسوکاری مردەکە خۆش بکە کە بزانێت جێکەیان ئارامە ئەوەیە بەڵام مردوو دائمە کە شتت باتێ کە شتێکت باتێ زۆر باشە یعنی دەستکەوتێکە تا هاتێکە کە لە چۆن بڵین بیلێبی هیوا بووی دەستەکەوێتەوە بەڵام ئەگەر هاتو مردوو لە تۆ وەرگرێ ئەوە کێشێ مثلا بۆ مردوو بێ نانی تۆ بخوا حتمما نەبێ زەرەرێ بکەی ئەڵێن بە خێرێکی بۆ بکەیت زەرەرەکەی کە مردوو نانی توی خوا زەرەکەی یان کردو دەیانێکی مادی جاری واشێ غەیری مادیە گەنگای بەس ئەگەر هاتو ئەو هی تۆ بخوا ئەگەر تۆ هی ئەو بخۆیت مثلا تۆ خواردنی مردوو بخۆیانەوە نا ئەوە زۆر باشە ئەوە دەستکەوتێکیان تا هاتێکیان ڕۆژێکە دەستەکەوێت کە تۆ لی پێ ئەمەل بوویت یان مردوو کەسێکە با لەگەڵ خۆی زۆر جاش ئەوە کێشەیە لە خەوا هەڵەسێ ئەڵە بینیم فلانە کەس فلان کەس کە زینۆ بردی لەگەڵ خۆی تر ئەترسن لەسەر ژیان بە هیچ جۆرێ نەمایەکی ڕاستی نییە ئەو کەسێکە خەونەکەیتی خۆی ئەساسن ترسی هەیە ئەڵێ ئەو کەسە مردووە لەوانەیە ئەم باجاوە بە شێوەی خەون ئەیبینێت و لە عەقڵی باتنیە و هیچ ئەزاتیکم مردن بەدەستی داتی ئەڵڵایە بەدەستی هیچ مرۆڤێک نیە یعنی جاییوە کەسەکە بە هەموو نوعی هەوڵەی بشکوژێ هەوڵەیە بکوژێ بە هەموو نوعی بەس کە خوانێ کوژێ نامرێ ئەوە شتێکی ئیلاهیە خوای گەورە کە ئەو کەسە مردن بەدەستی مردێکی کەنی وەڵا قۆڵی کەسێکە بگرێ ڕای کێشی خۆ داوەتکردنی بەس خەڵکەکەواتی ئەگە ئەترسێ یان ئەڵێ وەڵا کە مردێک کاڕۆیشتم یعنی ئەویش شێوازی خۆی هەیە ئەوی هەندێک شێواز هەیە کە بە مردن دێ بەس ئەوش هەر نامێ باسی کەم پێویست ناکەیان هەندێک خۆمان هەیە کابوسە ئیتر واز لە کەسەکە ناهێنێت کابوس ئەوەیە کابوس خەونی بوچەڵە ئەو خەونانەیە کە بەهۆی کوتمان ئینسان دەمارێکی گرژە بەیان با بڕین نەخۆشیێکی بێشتێکی بە خەوی ناخۆشیان جاری وا هەیە ڕێژی ئۆکسجین باش ناڕۆ بۆ مێشک کە ڕێژی ئۆکسجین ڕۆ بۆ مێشکەوە خەوی ناخۆش زۆرە بینی باشە خەوی ناخۆش زۆرە بینین گێڕانەوەی خەوی ناخۆش چەندە کاریگەرە هەندێک جار ڕەن باسی مەکە ماوەستایگەن خۆی ئەگەر هاتو تۆ بۆ کەسێکی تایبەتمەند بیگەڕیتەوە هەر کاتی بیگەڕێت هیچ کێشە نییە کە کەسەکە لێ بزانێت ئەزانێت چیت پێڵێ ئەزانێت چیت پێڵێ بەسەکە کەسەکە ناشارەزا بێ هەموو خەوەی بگەڕیتەوە هەڵەیە هەم گێڕانەوەی خەون بە هەموو شێوەیەک بۆ کەسەکە کە شارەزانە بێ و کە ئەهلی تعبیری حەقیقی نەبێ یعنی بڵێ ئەو مەرجانی کە تایەتی بۆ کەسی معبیری زانستی خەون ئەگەر ئەو مەرجانیتیانە بێ زۆر هەڵەیە تۆ خەونی بۆ بگەڕیتەوە دەر ئەنجامە کەسی زۆر زیان بەخشە بێت بۆ کوتمان بەرمەجە ئەکری مشکەکە شێوازی خەوتن بەسەر لای ڕاست بەسەر لای چەپ بەسەر پشت چەندە کاریگەری لە خەوبینین هەیە ئەزانی چۆن خۆی بێگومان شێوازی خەوتنەکە هاتو بەلای
چەپاوی بەلای دڵا بخەی بە تاکید ئەوە فشارێکی گەورەیەکی سەر دڵ و سەر خوێنوانە تا ڕادەیە خەوی ناخۆشە بینی بە هەمان شێوەژەکە بەدەما بخەوی زمانە پشکۆلە و ئەوانە بابنێ ماسوولکەکانی ناو گەور و نادەم وردەوەتە خاوە بێت لەکە خاو بۆ بەری هەناسە و شتێک لێ خەوی ناخۆشە بین هەندێک لە خەوی ناخۆش پەیوەندی بە کەمی ڤیتامیناتەوە هەیە ڤیتامین دی یان کەمی خوێن ئەوانە هەمووی پەیوەندی هەیە خەوی ناخۆش بینە کەسەکە زۆر تەواوە لەلایەکی تریشەوە هەندێک جار ئەڵێن لە کاتی خەوبینینە ئەگەر مەسافەکەی زۆر دوور و درێژ بێت مەترسیدارە کورتترین ماوەی خەوبینین چەندێکە و درێژترین ماوەی خەوبینی خۆی مەترسیدارەکەدانی چۆنە یانی ئەو خەونی کەسی تۆ خۆی بۆ منە گەڕیتەوە ئەڵی وام کردوام مەسافەیەکی زۆر قسە ئەەکەی ئەو خەونە معنای پوچەڵەتەوە خەون نابێ خەون ڕەمزە کەمتر لە خولەکێک یانی ئەوە دەنیە بەس خۆی کاتەکەی لەبینی خولەک و ئەوایە زۆر نییە کاتێکی زۆر بۆ مناڵی من لە شەوە تا بەین دەکە فلان کەسام لە خاشتیوان نیە بەس تۆ هەستی خۆت ئەگەنا خۆی خولەکێکە خەونچکم مێشک بەرگەی ئەوە ناتێت کە تۆ بە چەند کاژمێرێت لە پرۆسی خەوبینە چکە پرۆسی خەومی پرۆسێکی ئاڵۆز دەکە لە ناوێش کاڕوەدا تا ئیستش بە تەواوی ئاشکرا نەکراوە تا ئیستش بڵێ مەسەن زانستنی توانیەوە زۆر بەوردی بدەیان سیستەمی ئەو خەوبینە چۆن و چۆن دروست دەکات ئەوەنە یەکە یعنی خەون لە قۆناغی پێنجەمی خەوا بینرێ کە قۆناغی جوڵی چاوی خێرای پێڵێن مرحلة حركة عین السریعی پێڵێن کە بینی پێڵوی چاوەکە ئا بە سریعی بە خێرای حرەکەتەکە لە قۆناغەیە بەستر ئەوە چۆنە و لەبەر چی و تەفاسی لە وردەکەی ئەوە هیچ تا ئێستا زۆر باشە دەستەکانت خۆش بێ وەک باست کرد بابەتێکی زۆر ئاڵۆز و زۆریش لە قوپۆپی لێ ئەبێتەوە دەستخۆشیت لەکەین ئاریان عزیز بەرزنجی ئەمڕۆ میوانی بەرنامەی ڕۆژ باش بووی زۆر سپاسی وادارم بینەران سوودیان لە تەکانی جەنابەت وەرگرت سپاس پێکەوە دەچین بینەری ڕەوشی کەش و هەوایی شارەکانی کوردستانە بین و دواتر دەگەڕێم وڵاتان. هەرچەندە باسی جوانی و هەروەها کەش و هەوا و هەروەها ژینگەی کوردستان بکەین هەر کەمە. باکووری کوردستان یەکێکە لەو شوێنانەی کە لە هەموو جیهان خەڵک سەردانی ئەکات بەهۆی
جیاوازی ڕەوشی کەشوهەوا لە کاتەکانی شەو ڕۆژدا کە دروستبوونی بەستەڵەک و تەمومژە هەرچەندە دیمەنێکی جوان و جیاوازی هەیە بەڵام کاریگەری نەرێنی کردۆتە سەر ژیانی هاوڵاتیانیش ئەوە نەبێت کە تەنها جوانەکەی هەبێت. و جگەلەوە بەستنی ئاوی دەریاچە و چەم و ڕووبار و سوڕانەوەی باڵندەکان لە وەرزی زستان بە ئاسمانی ناوچەکە ئەوەش جوانێکی تایبەتی دیکەی سەرنجڕاکێشی ئەو شوێنەیە کە سەحراوی ئەو شار و شارۆچکەی لە باکووری کوردستانەکات و بەشێک لە هاوڵاتیانیش بۆ پاراستنی ئۆتۆمبیلەکانیان ئەوەندە ساردە بەتانی یاخود خێوەت یا تەنانەت فەرش و پارچەموکێت بەسەر ئۆتۆمبیلەکانیاندا دتن. با پێی ڕاگەندراوی بەڕێوەبەرایەتی کەشناسی پارێزگای قرس لە باکووری کوردستان پێشبینی دەکرێت ئاسمانی ناوچەکە کەمێک هەوراوی بێت و خۆرەتاو بێت بە تایبەت لا کاتەکانی بەیانی بەستەڵەک و سەهۆڵبەندان بێت و کەش و هەوا تەمومژاوی بێت چاوەڕوان دەکرێت پلەی گەرمە لە سەروی پلەی وەرزی ئاساییەوە بێت و بایەکی بەهێز لە باشوورەوە با هێواشی هەڵبکات و ناوە خێراییەکەی زیاد بکات. لە کاتێکدا چاوەڕوان دەکرێت لە ناوچەکەدا باگشتی بەفر ببارێت و بەستەڵەک دروست بێت بەرپرسان داوا لە هاوڵاتیان بە تایبەت شۆفێران دەکەن بە وریایەوە شۆفێری بکەن و ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەن. نزمترین پلەکانی گەرمان لە شەودا لە چەند شارێکی باکووری کوردستان بەم شێوەیە دەبێت لە قرس و ئاگری 22 پلەی ژێر سفری سەدی لە ئەردەخان 18 پلە لە ئەرزەڕوم 12 پلەی ژێر سفر لە ئیدر 7 پلەی ژێر سفر لە دەرسم 3 پلەی ژێر سفر و لە ئەرزنگان 2 پلەی ژێر سفری سەدی. پێشبینی دەکرێت لە ڕۆژدا بەرزترین پلەکانی گەرما بەم شێوەیە بێت لە دەرسم و ئەرزنگان 10 پلە و لە ئەرزەڕوم 2 پلە و لە قرس 2 پلەی ژێر سفری سەدی لە ئەردەخان 4 پلەی ژێر سفری سەدی لە ئاگر و ئیدر 5 پلەی ژێر سفری سەدی بێت. هەروە ئاستی بەفربارینە ناوەندەکانی خلیسکان بەم شێوێ دەبێت لە پاڵاندۆکان 38 سانتیمەتر لە کۆناکڵی 35 سانتیمەتر لە ساری کامێش 31 سانتیمەتر. هاوکات بەهۆی نزمبوونەوەی پلەی گەرماتە ئاستی ژێر سفری سەدی ئاوی دەریاچە و چەمەکانی بەستۆ و لێواری باڵەخان و لێواری شەقامەکانیشی کردۆتە سەوڵبەندان و سایقا ئەوەش کاریگەری نەرێنی کردۆتە سەرژیانی هاوڵاتیان و بە تایبەت شۆفێران. جگەل لە وەشکەمبوونەوەی مەودای بینین بەهۆی تەمومبژەوە کێشەیەکی دیکەی شۆفێرانە ناشارەکانی باکووری کوردستان بەشێک لە شۆفێران بۆ پاراستنی ئۆتۆمبیلەکانیان بابەتانی و خێوەت و فەڕەشدایان دەپۆشن. لەلایەکی دیکەوە دیمەنی پارکی نیشتیمانی چیای ئاگری لە وەرزی زستاندا جوانێکی ناوازە دەبەخشێت ئەو سەهۆڵبەندانەی کە بەهۆی سەرماوە لە پارکی نیشتیمانی چای ئاگری کە گەورەترین پارکی نیشتیمانی تورکیا دروست بووە جوانێکی سەرنجڕاکێشی بەخشیوە. ناوچاویەکانی پارکی نیشتیمانی چای ئەگری دەکەوێتە دامێنی چیای پارێزگاکە و سنووری نێوان هەردوو پارێزگای ئیدر و ئاگری. لە دوای دابەزینی پلەکانی گەرمان بۆ ژێر سفرەوە سەهۆڵبەندان و بەستەڵەک دروست بووە لەگەڵ ڕۆژدا چەندین باڵندەی جۆرا و جۆر بە ئاسمانی شارەکەدا دەسوڕێنەوە و جوانێکی دیکەیان بە ناوچەکە بەخشیوە. بە بینینی ئەم بابەتاوەم بیرکەوتەوە کە لە سیبیریا ناوچەیەک هەیە یا شارێک هەیە بە ناوی یاکسێکس ئەگەر من هەڵە نەبم لە ناوەکەیە کە ناتوانن ئۆتۆمبیلەکانیان لەبەر سەرما و بەستەڵۆک ئەسڵەن بیکوژێنەوە چۆنەڵێت بە بەردەوام مەکینەی ئۆتۆمبیلەکانیان دەبێکار بکات تەنانەت ئاوی خواردنەوەش لە دەریاچە بەستەڵەکان ئەهێنن ئەیخەنە ناو هەندێک بتڵوشتەوە بۆی کە بتوێتەوە دواتر ئاوی خواردنەوە بەکاربهێنن. هەندێک جار هەندێک دیمەنە بینین بڵین کە چەند جوانە بەڵام بە بەردەوام ژیان لەو شوێنانە بێگومان زۆر سەختە. ئێستا و دیمەنانە زۆر جوان بوون بەڵام دژواری و سەختی خۆشی هەیە کە لەوێ بتوانی بژی. ئێستا بە یەکەوە بەهای دراوەبیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستانتان بۆ دەخوێنمەوە بۆی کە ئاگادار بن کە دراوەکان بە شێوازەی گۆڕانکاری بەسەرهاتۆ یاخود وەکو خۆی جێگیرە و دەتوانین وەکو ڕۆژانی دیکە بێت بیبینین بەڵێ 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 141,000 دیناری عراقیە 100 یۆرۆ بەرامبەر بە 177,250 دیناری عراقیە 100 پاوندی بەریتانی بەرامبەر بە 196,000 دیناری عراقیە 100 لیرەی تورکی بەرامبەر بە 19,800 دیناری عراقیە و هەروەها 100 تومەنی ئێرانیش بەرامبەر بە 5,700 دیناری عراقیە. مسقالێک زەری عیار 24 بەرامبەر بە 442,000 دیناری عراقیە و مسقالێکیش زەری عیار 21 بەرامبەر بە 370,000 دیناری عراقیە مسقالێکیش زەری عیار 18 بە 316,000 دیناری عراقیە.
لە زستانان زۆر جار لێوەکان تووشی قڵیشانن ئەبن یا هەندێک جار منداڵان تووشی لێو قڵیشانن ئەبن. لێرە ئێستا باسی گیراوەیەکەکەین بۆ چارەسەری قڵێشەکانی لێو. شارەزانی پسپۆڕی بواری تەندروستی ئاماژە بۆ دەکەن. زۆر کەس لە وەرزی زستان وەک باسم کرد لە سەرما تووشی قلیشانی لێو دەبن بە تایبەت خانمان. بۆیە چەند گیراوەیەک هەن دەتوانن بۆ چارەسەرکردنی قلیشانی لێو بەکاری بێنن. یەکێک لە گیراوەکان دەکرێت هەنگوین و کەرێ لەگەڵ زەیتی زەیتون تێکەڵ بکرێت. بێگومان لە هەموو ماڵێک ئەو سێ پێکاتەیە پەیدا دەبێت. لەگەڵ ئەوەیە هەرسێکیان کە تێکەڵەکەیت لەسەر لێوەکانی ئەدەیت و یاخود زەیتی گوێزی هەندیش یەکێکی دیکەیە لەو گیراوانی کە پێویست ناکە لەگەڵ هیچ شتێکی ترا تێکەڵای بکەیت هەر گوێزی هەندی لەسەر لێوەکانت بدە ئەوە زۆر چارەسەرێکی باشە بۆ قڵیشانی لێوەکان و دەتوانی سوودێکی زۆری لێوەرگری. یەکێک لەو هۆکارانەی کە دەبێتە هۆی توشببوونی قلیشانی لێو کەم ئاو خواردنەوەیە هەوڵی ئەوە بدە زۆر بە پێی پێویست نەک زۆریش بە پێی پێویست ئاو بخۆرەوە بۆی کە لێوەکانت نەقلیشێت. هەموو بڕگەکانمان وەکو خۆی بۆ ئێوە ئامادە کردووە کە بۆی سوودی تەواوی لێ بگرن. ئەم ڕۆژ بەیەکەوە لە بڕگەی وەرزشی لەگەڵ ژاکاو خۆشناو کە ڕاهێنەری وەرزشیە پێکەوە دەبێت کە چەند وەرزشێکی تایبەت بە بەکارهێنانی کورسیەک بۆ بینەرانی پرۆگرامی ڕۆژباش دەخاتە ڕوو با ببینین چۆن دەتوانێت سوود لەو کورسیە وەربگرێت و لە زۆربەی ماڵەکان کورسی هەیە با ئێمەش هەمان کورسی بەکار بهێنینەوە سوودێکی وەرزشی لێ وەربگرین. زین چۆن بەکارێنێت. ڕۆژ باش. پرۆگرامی ئەمڕۆ لەبارەی هەموو لەشە. ئەگە کورسیەک کە هەموو کەسێک لە ماڵی هەیەی. ئێستا دەست پێ ئەکەین. دانیشتنی کورسی دانیشیت و سکوات دەی بۆ سەرەوە. 4 راوند وا ئەکەیت. بۆ پشتی دەست و دەست. کورسێکی ئەگریت. هێواش هێواش ئێ بۆ خوارەوە. دەستەکانت نزیکی لەشت بێت ئەچی بۆ خوارەوە و پلەسەکەیت. هێواش هێواش بۆ خوارەوە و بۆ سەرەوە. دائانیشی سەر کورسی. بۆ پشت دەست ئێ بۆ خوارەوە و سەرەوە. ئەمە بۆ دەست بۆ پشتی دەست بۆ ژێرەوەی زک و بۆ پێ. هیپ پرس بۆ پشتەوەی ڕان و بۆ پشت باشە. پرسەکەن بۆ سەرەوە پشتان ڕاست بێتن سیکتان بکەن بۆ ژوورەوە و 5 سانیە لەسەرەوە ڕاوەستن. نەفەس بکێشن و بێن بە خوارەوە. 4 جاران 5 4 راوند. نەفەس بکێشن سیکتان بۆ ژوورەوە و پشتان ڕاست بێت. پاش ئەمە ئێنەوە بۆ سەرەوە. دیسە ئێستا وەرزشی سکەکەین. لەسەر کورسێکە دائانیشیت دەستەکانت ئەبێ بۆ پشتەوە. چۆکەکانت ئێ بۆ سکت و پرێسەکەیت. چۆکت بۆ بێنە بۆ سکت و پرێسەکەی. ئەگەر ئەمە زەحمەت بێتن ئەتوانیت یەک قاچ دانەیت لە ئارزەوە. 4 جاران 5 4 راوند. توانین بە یارمەتی دەستەکانت هەڵسیت. ئەلێرە ئەپەڕیت و دانیشیت.
چوار جاران 5 ئەم ڕایەنانە چوار جاران 5 ئەیکەیت 4 ڕاوند زۆر سپاس کە لەگەڵمان بوو. دەڵێن دوا بابەتەکان کە دەبینرێت هەمیشە لە هەزر و لە یادا ئەمێنێتەوە. ئێمە ویستمان دوا بابەتی ئەمڕۆمان بابەتێک بێت چۆنەڵە ختام و هامسک کۆتاییەکەی بە مسک بێت، شتێکی زۆر جوان بێت. باسی کەسێکەکەین کە بەرامبەر دەنگە خۆشەکەی و توانا و بەهرەی لە هونەردا شێرکۆ بێ کەسی شاعری گەورەی کورد بە خانمەگەنم ڕنگ و دەنگە خۆشەکەی ناوزەت کردووە. بەختیار عەلیش وەسفێکی زۆر جوانی کردووە بە هەمان شێوە دەڵێت ئێمەش شەکیلایەکمان هەیە بابزانین ئەوە کێیە. ئەو خانمە هونەرمەندە کە باسی لەوە دەکەین شەمێران سەعید ناسراوە بە کانی کە ئێستا لە وڵاتی سعود دەژیت و بڕوانامەی ماستەری لا گۆرانی و میوزیک هەیە. چەند ساڵێکە وەک مامۆستا وانەی وتۆتەوە، بەڵام ئێستا کاری گوڵفرۆشی دەکات، هەروەکو خۆی چۆن ناسکە و دەنگێکی جوانیشی هەیە، کارەکەشی زۆر جوانە. کانی چەندین بەرهەمی لەگەڵ هاوسەر و میوزیسیان کارزان مەحموود تۆمار کردووە و بڕیاریشە لە ئایندەیەکی نزیکدا بە بەرهەمێکی دیکێ کە بڵاوی دەکاتەوە و نوێیە دیسانەوە گوێمان نەوازش پێ بکاتەوە بە گۆرانی خۆشەکانی. با پێکەوە ژیانی ئەو لە سوید ببین. جۆشێکی نابێ منزر کە تاڵم سڵاوتان لێبێ ڕۆژتان باش. من کانیم هەڵبەتە ڕەنگە زۆرێکتان جوتان لە دەنگی من بوو بێت. بەڵێ هەر ڕۆژێک کە من هەڵدەستم ڕۆژێکی ئاسایی بەسەر دەبم ئەوەیە کە من دەبێ کار بکەم. زۆر زوو دەسەکەم بە کارکردن 6:30 بەیانی دەست پێکەم هەتاوەکو 3:30 پاشنیوەڕۆ پاشان ئەرکی دایکاتیم جێبەجێکەم مناڵەکانم لە خوێندنگا ئەهێنمەوە پاشان نانێکان بە دروستەکەم و ڕۆژەکە بۆ شێوەیە تێپەڕێنم. تەجربەی عاشق بە سووتانی کردە و زاڵمە تەجربەی عاشق بە سووتانی ئەکردە و زاڵمە. من سەرەتا کە کوردستانم بەجێهێشت و هاتمە دەرەوە وەکو هەر کەسێکی تر پێویست بوو کە فێری زمان ببم. پاش ئەوە من تەقدیمی زانکۆی ئێرەم کرد، هەوڵمدا کە خۆم لە مەجالەکەی خۆما پەروەردە بکەم، ئەویش کە دەنگە سۆنگ. لێرە تەقدیمی زانکۆم کرد، خۆشبەختانە هاتمە ناوەوە. 3 ساڵ لێرە بە کالۆرۆسم خوێن، پاشان ساڵێک ئێکسترا پێداگۆگیکم وەرگرت واتە وتنەوەی دەرسی دەنگ، پاشان 2 ساڵ ماستەریشم خوێن. پاش زانکۆ پێویست بوو کە من کار بکەم وەک مامۆستایەک کە دەستم کرد بە کارکردن. ماوەیەکی زۆر کورت من کارم کردوکو مامۆستا، چونکە هەستم کرد کە ئەمە کارێکی دروست نییە بۆ من. ڕاستە ویستم خۆم پەروەردە بکەم، ویستم بتوانم زانستیانە دەنگی خۆم بەکاربێنم، بەڵام نەمتوانی مامۆستایەتێکە بەردەوام بکەم لەبەرەوە ئێستا کارێکی ترەکەم. دواتر ساڵ و نیوێک دەستم کرد بە خوێندنی گوڵ، ئێستا وەک فلوریست کارەکەم گوڵە. ئەویش تا ڕادەیەک پەیوەندی بە هونەرەوە هەیە، جوانکردنی گوڵە، ڕازاندنەوەیەتی. ڕاستە کۆمەڵێ بەرهەمی کەمم هەیە، بەڵام خۆشبەختانە ئەمانە ئەم کارانەی من هەرێک لەوانە جێگەی خۆی لە دڵی خەڵکا کردوتەوە، بەڵام بە بەردەوامی لە هەوڵام بۆ ئەوەی کۆمەڵێ کاری تازە ئێستا لە حاڵەتی جێبەجێکردنەوە هیوادارم بە لە داهاتوویەکی نزیک بتوانێت بگاتە گوێی بیسەرەکان. جۆشێکی نەبێ سەرکە جۆشێکی نەبێ منزر کە تاڵم بۆ چییە دڵکە هۆشێکی نەبێ شیشەی بەتاڵم بۆ چییە. کار و پرۆژەی داهاتوو وەک باسم کرد پێشتر ئەوەیە کە ئەم پرۆژەی کە ئێستا لە بەردەستمانە تەواو ببێت و ئەوانەی کە ئەخوازن گویان جارێکی کە لە دەنگی من بێتەوە گوێبیستی ئەم گۆرانیانە ببن. هیوادارم هەر ئەم کارانەش بکرێوە کۆمەڵێک کۆنسرت
ئەوە خەونی منە و هیوادارم کە هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن و دوور بن لە هەموو ناخۆشیێکی ژیان. کاتێکی خۆشتان هەبێت. سپاس بۆ هاوکارمان ناوەرە هەورامی بۆی کە پرۆگرامەکەمانی بەو دەنگە پڕ لە سۆز و میهرەبانی و ڕەسەنایەتیە ڕازاندە ئەمڕۆ دەستی وەش خۆش بێت کە تام ساتەوەختان لەگەڵ منابوون. ئینشاءڵڵا سبەینێ لە کۆمەڵێ بەرگە و بابەتی دیکە یەکتری دەبینینەوە خواتان لەگەڵ و هەر شاد بن.